کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەرشابوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستگی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. بەدەست خاوی ژیان تەوانەڵێنیت؟ ئینتەرنێتی ئایکی ئۆنلاین تاکە کۆمپانیا لە عێراقدا کە توانێت بە سیستمی فایبەر ئۆپتیک خێرەترین و بەرزترین کۆلیتیەڵی ئینتەرنێت بگەینێتە شوێنە گشتیەکان و ماڵەکانتان. ئایکی ئۆنلاین، ژیانت خێراتر بکە. سڵاوی خوای گەورەتان لێبێ بیسەران و بینەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی پەیجی میلی گەڕیان عەفو میدیا گەڕیان، خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆ هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی هەلەو حاجی. خۆشەویستان، خوازیارم بەرنامەی ئەمڕۆژ بێتەمایی خۆشی و ئاسوودەیی توانین بزەیەکی خۆش بخەینە سەر لێوەکانی ئێوە بە داوای لێبوردنیشەوە بۆ ئێوەی خۆشەویست کە نەمتوانی لەم ماوەی 3 هەفتەیە بەهۆی نەخۆشی نەگریسی ڤایرۆسی کۆرۆناوە نەمتوانی بەرنامەکە پێشکەشکەم. خوای گەورە شیفای هەموو لایەک بات کە منیش توانیم ئەم ڤایرۆسە تێپەڕێنم و بێمەوە ناو بینەران و بیسەرانی خۆشەویستی خۆم و ناو هاوڕێیان. هیوادارم هەموو لایەک هەمیشە تەندروست باش بن، خوای گەورە ڕەحم بە هەموو لایە بکات. خۆشەویستان، ئێوەی ئازیزی ژەتوانن میوانی ئەم بەرنامەی من بن ڕاستەوخۆ لە ڕێی ئەم ژمارە تەلەفۆنانەی کە ئاماژەی پێم ئاسیاسیال 1970 471 5264 ژمارەی واتسئاپیشمان هەیە 1970 891 75 ژمارەی ڤایبەریشمان هەیە بۆ ئەوانەی لە تاراوگەن یاخود لە ناوخۆ یا لە هەر شوێنەکەن لە ڕێی ڤایبەری شۆتوانم پەیوەندیمان پێوەکەن بە 1950 1970 لەسەر شاشەش نووسراوە بۆ زانیاری بەڕێستان. خۆشەویستان، ئەم ڕۆژ پێم خۆش بوو هەر بۆ بزە و خۆشی بخێنە سەر لێوەکانتان. وەڵا کۆرۆناکەی من کاک جەزاجان قسووسی بوو، بەس سیعرەکەی زۆر مناسب بوو، هەرزان بوو، وەڵایی هەتا بڵێ وێران بوو، لە هەر چوالەیەوە لێدرایە بوو، نەتایی لە ژێرا بوو، نەیشتێ لەخوا بەزیابێ. یعنی من سەیتەرەشم بەسەر خۆما بوو، زۆر باش بووم لەخوا بەسیابێ، تەندروستیم زۆر باش بوویت. منافەسی چاک مەکرد کاک جەزا، هەر هیچ بێتە بەرۆکم بگرێ من هەر خۆم لێلایە، بەڵام ئاخری گرتی، بەڵام من کۆنتترۆلی وەساکەم کرد. خۆشەویستان، میوانی ئەمڕۆی بەرنامەکەشمان میوانێکی ڕۆحسووک، ئەویش کە ئەگە بڵێم 1-2 جاری کەش هەر میوانی بەرنامەکەمان بووە، بەڵام بۆ دڵخۆشی ئێوە کە کاکە نەوزاد سدیقە ئەویش بە نوکتە و قسە و بەسەرهاتی خۆش بەناوبانگە حەزمان کرد لەبەروی زۆربەی خەڵک دڵی تەنگە لەبەر نەخۆشی و نەهامەتی و ئەم وەسعی کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە. کاکە نەوزاد توانێ ئەمڕۆ هیچ نەبێ بزەیەک و خۆشی توانین بە هەردوو لا بخێنە سەر لێوەکانی ئێوە. کاک نەوزادیان بە ناوی خۆم و بەڕێوەبەر و ستافی رادیۆ و تەلەڤیزیۆنی پێیجی میلی گەڕیانە بەکەرجان نیش ڕێز و حرمەتمەیە بۆ بەڕێستان و بۆ ستافی بەرنامە و بۆ هەموو بینەران و بیسەرانی رادیۆ میلی یاخوا بەخێر بی عزیزی حرمەتێ بم. کاک نەوزادیان وڵی پرسیارێک مەبوو لە بەڕێزت دانم بەڕێزت جیاوازی
خۆمان و دەرەوە چۆنە بینی جیاوازی زۆر زۆرە کاک سامانجیان ئەگەر باسی کەم بەخوا بە لاپەڕێ یا بە یعنی ئێمە باشترین یاوان نانا لە هەمڕیەکەەوە ئەوان باشتر باشین خۆمان بەس لە ئیعلانات تا باشین کە ئەیبینی ئەم شوقە و ئەمانە لە درو دە لە سیابڵێت تەواو لە هەمووی کە وێرانین جیاوازەکە یەکێک لەو جیاوازانە کە تۆزیە تەنزامێزیشە ئەڵێ بۆ نمونە لە ئوسترالیا کابراایکی ئەڵمانی و کابراایکی نەرویجی دوو برادرن ئەچن بۆ حەدیقەی حیوانات بۆ باخچەی ئاژەڵان سڵفە مەیمونێک یا غۆرێدێکێکیان سکۆتلەندەکەی بینێ بە سەردارێکەوە بە کابرای ئەڵمانی ئەڵێ ئەوە چییە؟ ئەڵێ ئەوە چیەوە مەیمونە لە ئەمازۆنا ئەژی 12 بۆ 13 ساڵ تەمەنەکە وەکو شێوەی ئینسانیش وایە خۆراکی سەرەکی مۆزە معلوماتێکیاتێ بەڵام بە پێچەوانە لای خۆمان دوان کە چەند بۆ چاویلان یەکیان مەیمونی نەبینیوە ئاوا کە ئەڕۆن سڵتۆ مەیمونێکە بین بە سەردارێکەوە بە ڕەفیقەکەی ئەڵێوە چییە؟ ئەڵێوە چیەوە باپیرەتە نە معلوماتێکیاتێ نەیە یەکسەر ناوێنێ باپیرەی ئەوە جیاوازەکە ئەوەیە کاک سامانجیان سەلامەت بی بەڕێزی حورمەتی هەیە گەنگوزات چی بە سەرهاتێکی کە لایە تۆ زیاتر وابزانم سەردانی ئێران و ئۆمانە هەکەیت بەڵێ وازم نکتۆ بە سەرهاتی ئەو منتیقانەشک ئەرە وەڵا کاک سامانجیان ئەم نکتەیان تازەیە طبعاً کوردان نامێنێ بۆ هیچ کوردێکی خۆمان چوو لە ئەمریکا عیادەیەکی کردەوە دکتۆر بوو قوتعەیەکی دانا عادی شەوانە ڕۆژیار عیادەی 24 ساعتە شەوانە ڕۆژینە بەس 24 ساعتە بوو عیادەیەکی دانا پێش ئەوەی عیادەکە دانا قوتعەیەکی گەورەی دانا بوو لێ نووسی بوو ئەگەر هاتی بۆ لامان ئەگەر چارەسەرمان کردی 50 دلاری لێوەرەگرین خۆ ئەگەر چارەسەرمان نەکردی 100 دلار تێینێ دکتۆرێک بەرامبەری بوو حەسوود هەیە لە هەموو شوێنێکە زۆرە تی چۆن ئەم کابرا لە وڵاتە دوورەوە توێ ڕسقی من بڕێ وەڵی سەچم پۆرت گەشتێنم خۆی کرد بە نەخۆش هاو بۆ لای وتی دکتۆر من نەخۆشم تی بەسەر چاو ویزیتەکە 50 دلارەکە وتی ئەتان نەمێ بەس چاکمەکەنەوتی ئەگەر چاکمان نەکردی ئەمە 100 دلارین بێت و وتی قسەکە و منتیقی و جوانە وتی چیتە وتی وەڵا کرۆنام گرتووە تامی هیچ تێ نەماوە لە دەمما بە شاگردەکەی خۆی دەوە کە لە پەنایەتی با بڵێ سکرتێرەکەی وتی لە ژمارە 23 سێ قەترەکە بە قورگیا قەترەی بوو گازایل بوو سێ قەتەی کرد بە قورگیا کابرا ئاوای کرد دکتۆرە کوتی یعنی تاڵ بوو یا توون بوو وتی دکتۆر ئەمە خۆ گازایلە وتی بینی و چاگویتەوە ئەوە تام بووە گەڕایەوە بێنە 50 دلارم بەرێ ئەی لەوەتیوە خۆگرەوەکەی بردەوە ڕۆشت دوای مدەتێکی پێچ وتی وەڵای بێ ئەم جارە چاریکەم خۆ مەزانم چی دیەکە هاو بۆ لایەتی دکتۆر نەخۆشم تی 50 دلار تی کە چاکە کردمەوە ئەدەمێ ئەگەر چاکیش نەبوویتەوە چی وتی 100 دلار تینی وتی باش وتی چیتە ئەم جارە تی وەڵای دکتۆر تووشی فقتان زاکیرە بووم هیچ بیر نەماوە تی بەڕاستە وتی وەڵڵە وتی هەر هیچ وتی هەر نازانم تۆ ناوچیەوە عیادە بۆچی بەکارهاتووە وتی زۆر چاکە بانگی شاگردەکەی کردەوە دووبارە وتی وەرە وتی چی وتی ژمارە 23 سێ قەترێکە بکە بە قورجیا سێ قەترێکتری هەر وەکو قەتەکەی ڕۆژەوە بوو تامی کرد هەنێکوتی کورە خۆمە گازایلەکەی و ڕۆژەیە خوا ماڵ ئاوەکەوتی بینی و بیرەوەریشی هاتەوە جێخۆی کەواتە تۆ نەخۆشنی بێنە 50 دلاری کەم بەرێ 50کەی لێسەن ڕۆستەوە دوای مدەجیوتی شەرتە بە شەرتی خوا ئەم جارە چارەسەری کەم نایەڵم ئیلا ویلاوێ 100 دلارەکە وەرگرم هاتەوە وتی چیتە ئەم جارە تی وەڵای دکتۆر تەواو هەردوو چاوم لە دەستداوە وتی خەجاڵەتم وەڵی ئەم نەخۆشیە ناتوانانی چارەسەر کرد تی دکتۆر بێنە 100 دلارەکەم بەرێ تۆ لەسەر ساوی خۆت کابرای کوردە زۆرزان و 50 دلارێکیە تۆزێ ڕۆست کارە ئەمریکی وتی خۆ ئەمە 50 دلاری وتی بینی و بینایشی بۆ گەڕایەوە بێنە 50 دلاری کەم بەرێ بەو شێوە 150 دلاری لێسەوتی جارێککە نەیتەوە بڵێ کوردیش نازانێت ئەوە پستشکێدم والله دەستت خۆش ئەشەمبیل ئەنوکتەکەی لە جین خوا بوو یا ڕەبی تەمەندری هەر بۆمان بمێنی شتی ترێ هەیە لەسەر کورۆنا لەسەر کۆرۆنا بڵێ مناڵێ دایکی نەخۆش بوو یا ڕەبی ڕوو نەکاتە هیچ کەسێک من خۆمی نەژمعین خوایە ئەوەشی کە تووشی بووە چارەسەر بێت و خۆی گەورەشی فایدا مناڵێ بە دایکی وت بە باوکی وت طبعا معدل شەڕیان بوو دایکی تۆزێ دەمەوەر بوو وتی باوکەوتی بەڵێ وتی ئەوە کۆرۆنا مێنینەیە یا نێرینەیە سەیرێکی دایکی کرد باوکیتی ڕۆڵە بەو خوا بەوەی کە عالەمی کردووەتە کوونەوە دڵنیا بە مێنینەیە و دەمەوەریشە زۆر مەبەسی دایکی بوو سەلامەتی کاک سامەنجیان حورمەتی هەیە داوا لەو خۆشەویستانەکەین هەر کەسێ بێ میوانی بەرنامەکە بێ ئەتوانێ ڕاستەخۆ پەیوەندیمان پێوکە بۆ ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشە نووسراوە ئێمە لە خزمەتتانە دەبین هیوادارین چاوەڕێی تەلەفۆنەکانتانین لەگە کاکە نەوزاد سێ قۆڵی و چوار قۆڵی یاڵڵا کاکە نەوزاد چیترمانەیە وەڵاشتمان زۆرە کاک سامانجیان یەک پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵەیە کاکە بەڵێنگیان لە کۆیەوەیە کاکە بەڵێن کاکە بەڵێنگیان ئەم کاتە و باش
ئەم کاتتان باش هەلاو کاکە حاجی قوربانە بم ئەم کاکە بەڵێنە من لە کاتی کرۆناکەیە نەخۆش بووم لە ماڵەوە با پیا وەفای لەبەر چاو بێ پەیوەندی پێوە کردم هەردوو چاوت ماش دەکەم بە قوربانە ماڵی ئاوا بێ باقت دەکەم کاکە سامانجیان تۆ خۆشەویستی لەمان قوربانی دڵە بم کاکە گیان سپاس دەکەم بەخێر هاتنی کاکە نەوزاد دەکەم حرمەتی هەیە چاوی قوربانە بنی بم ئەزیزی باڵێ خۆش سپاس دەکەم دەستخۆش لە کاکە جەزاش دەکەم لە بەش پەیوەندیەکان باڵێ وەڵا بە ناوی کاکە جەزا و هەموو ستافەکەی رادیۆ میلی گەڕیانەوە چاوت ماش دەکەین سپاست دەکەن کاکە حاجی بەڕاستی ئەو بەفراتنووسانی کاکە نەوزاد دەژێبیان هەر کەسێک باڵێ من پێم وایە هەر کەسێک هونەرمەندە لەو ڕۆژەدا بتوانێت بزەیەک بخاتە سەر لێی خەڵک باڵێ بیکاتە سەر لێی کەسی بەرامبەرەکەی و تۆزێک لە مەهانات و ناخۆشەکانی ئەم ڕۆژگارەی دەگەی بەرێتەوە بە تاکید کاکە بەڵەنگیان زروفەکە ئەمە ناخۆشە بڕوا بکە هەموو خەڵک دڵی تەنگە لەلایەکەوە نەخۆشی لەنایەکەەوە ئەم وەسعی کە بەسەر وەرە بە قوربانە بم خەڵک مشکیلەی سەرەکی خەڵک چییە ڕۆژانە بەچی ئەژی نان ئاو کارەبا ئەم شتانە ئەمە بژێوی ژیانە بەڵام بە دەرەجەی یەک نانەکەیە ئەوەتان نان لە هەشتی بە هەزار بوو کردیان شەشی بە هەزار ئەرە بەخوا وەخوا کاکە سامان جا بە قوربانت بم نانی ئەمە نەیماوەتەوە ڕێک بەقە بۆربرینێکی دەبێ بۆربرین بەڕاستی خەڵک دەبێ هەر ئاڵکە بڵێ خۆیان گرانیمان بەسەر نێنی بەڵام وەزە ئەو حیزبانی خۆمانەواتی وەزعەکە تاکەن وەزعەکە لە خەڵک تێک دەدەن ئەجا گرانی لەمە گرانی تر چییە بێ ئەوە تا کاکە بانزینی بووە بە 850 دەڵێن بەرەو سەریشەوە دەڕوا ئەی کەسیە نییە لەم هەرێمەیدا لێپرسینەوە لەمانەی بکە بڵە کاکە مسعارانە بووە لێکرد خەڵکیش گرەی هەیە ئەڵێ لە خاڵە سنووریەکانەوە کە دێت گومرگی دەخەنە سەر والله وایە بەڵێ کاکە بەڵێنجان باڵێ ئەجا من ماڵم لەسەڵ ئەو وەزعە باڵێ شعرێکم پاک خاڵنووسی حەزەکەم ئەو سەڵ وەدانی بخێنمەوە باڵێ سپاسان دەکەم دەڵێم پەندی پێشینان حسێک ناهێنێ باڵێ قەشمەریمان دێ بە قسەی دوێنێ بودجەکەی بەغداش ناگاتە لامان دۆلاریش پشتی بازار دەشکێنێ باڵێ بڵێن بە حکومەت باموچە بێنێ چیتر ئەم خەڵکە هەڵ نەفریوێنێ کاتێک کە مرۆڤ چاو دەکاتەوە سەری لە کاری خوا سوڕ دەمێنێ باڵێ لە زیاتی جێبوو vێلا و تراکتۆر جیفانی بەتاڵ ڕادەوەشێنێ باڵێ کاڵق و بادەم دەدورنەوە ئەوەی ژەق نەبوو لێرە بڕوێنێ تۆبەی پیاوی دست لە نیوە شەودا سەد نوێژی پیاوی ڕیاکار دێنێ باڵێ کاکە گیان باڵێ گوێم دێتە ئەم ئەوە شعرەکەم لەسەر ئەو وەزعیەتا هیچ کەسێک خۆی وەرپرس نازانێ لەسەر ئەو میلەتە بێپارە و بێمعاشا هیوادارم هەر ئەوها بزە و خەندە بخەن سەر لێی خەڵک قوربانی چاو بم کاکە بەڵێنجان بەڕێزت دەست و چاوت خۆش بێ بۆ شعرە جوانە دەستت ماش دەکەم من چاوت ماش دەکەم خوا لەگەڵ گیان کاک جەزای گیان کاک جەزای خۆشەویست دیارێکی بۆ ئامادە کردوون لە کۆنتڕۆلەوە ئەها ببینن سەیری کرد کووە بەڵا خۆ منم بەڵا خۆ منم سەرچاوەکانم بەخێری یاخوا بەخێری خاڵە جانەتوانی خۆ بناسێنیت ئارە وەڵای بۆ ناتوانم بە قوربانت بم ناوم تەکبیرە ناسراوم بە خاڵە تەکبیر زەختەکەشم 18 بە 22 و شەکرەکەشم 480 480 هەتی باوکە چۆن مێرولەتی ناوی زۆرە وەرە وز بە هاتی و خۆزەوژ نیم قابلە نەزانم ئەوە کابێری شاراوەیە خاڵە جان ببوورە کامێری شاراوە نییە بەرنامی پرسیار و خەڵاتە پرسیارەکەشمان ئەوەیە 18 ڕەدوو چەندەکە تکایە بە لە جوابم 18 هەکوورە هەر زۆر بەسیتە 18 ڕەدوو 18 ڕەدوو دەتوانەی سرم لێبێتەوە تا تەکبیرێکی دەکەم بوورە سپاس باش ئەم کاتە باش ئەتوانی خۆ بناسێنی من ناوم بەختەوەرە کوڕی تەکبیرم ناسراوە بە خاڵە تەکبیر من کراسی ئەکزلاج لەبەرەکەم کەمەرشم 36 بەڵێ ڕێنمایی چیە بۆ خەڵکیان پارکە وەڵی ڕێنمایم بۆ میوانە بەڕێز و هاوڵاتێنە خۆشەویستانی کێنە ناو ئەم پارکێتکە ئەم پارکە بپارێزن تکە ئەەکەم
بە کوردەکەی خۆمان ڕجاکەم یعنی ڕجاتان لی ئەەکەم ئێوە کە ئێنە ئەم باخە کاک ئەم باخە بۆ ئیسراحەت کراوە وایە یانوانە بۆ ئیسراحەت کراوە یعنی کامێرەکە جوان مێنێتە بیشم یعنی من لە خۆم ڕابینم حەزەکەم ئەو بەڕێزانی کێن بۆ ئێرانە کاکە تۆ تەمرینەکەی مەچۆ بە دارخۆ هەڵماواسە کاکە بۆچی بۆ داخۆ دەڵەواسی ئەمە ریاضێ بۆ کراوە یان لەگە خۆشەویستەکە تای فڵقان ئەزیزە من گوڵە پێشکەش بە تۆ بێت تۆ ڕاستەکەی لە بازار بووی کرێ وایە یانوانە ئەمە ئەوەیە ئەجا دوای ئەوەش ئەم یاریانەکە دادا بۆ مناڵ کراوە کاکە بۆ من و تو هەر جوانیە ئەسڵەن احترامن بۆ تەمەنەکەمان جوانێ چی سواری شتانە بین ئەوە بۆ مناڵ کراوە ئیتر سپاسی داواکاری چییە؟ داواکاری من ئەوە بوو کەوتم زیاترش داواکاری کەم هەیە بەڵام حەزەکەم لە ڕێی کەناڵەکەتان زۆر فرسەتە بەڕاستی زۆر سپاسانەکەم بە هاتنیەوە من دڵخۆش بووم پێوە وەڵای ئەوەی ڕاستی بە داواکاریەکەم هەیە من ناوم بەختەوەرە کوڕی ئەوە باوکمە ئەوەی بەرامبەر یەکتری دانیشتوین هەتا ئێستا من پرۆسەی هاوسەرگیرێتیم نەکردووە جا لە ڕێی کەناڵەکەتانەوە حەزەکەم بە وردیە ها لە ژێرە لە فزر فلیم و ئەڕوا حەزەکەم بنووسن تکایە ئەو کەسە پرۆسی هاوسەرگیرێتی لەگەڵ منە من بەختەوەر ببەسێ با تکا ئەەکەم ڕجا ئەەکەم با پەیوەندی بکە بە ژمارەی تەلەفۆنەکەمەوە 1940 ئەرە ماڵە بە خوورجیرە باوکە و پرسیاری لە من کردووە کابرا تۆ بۆ ڕقەمی خۆ دەڵێ با پەیوەندیکەن بە منەوانە کاکە کوڕی خۆم من بۆیە ڕقەمی خۆمم تا بۆ ئەی پەیوەندی بە خۆمەوە بکەن هەموو مەسرەفێکی ژنانانەکەت عایدی خۆم نییە هەموو شتێک خۆم بۆ ناکەم ئێدەکەوا بوو سپۆنسەرەکە باوکتە بەدڵێ بوو کاکە دەست خۆش بێ زۆر زۆر ئەی وایە من مەسرەفی کوڕکەم ژنی بۆ بێن هەموو شتی عایدی خۆم خۆ بێ سپۆنسەرەکە وانە ئەو هەر لەسەر قسەی جەناب و کابرای نەسیحەتی کوڕەکەیە کرد ئەی ڕۆڵەوە سێت بێ هیچ کات ژن مێنە بە کوڕەکەیشی بڵێ ژن نێنێت دانەیەکی کەس هەر نەسیحەتی کوڕەکەی گوتی ڕۆڵە ئەگەر ژنیەنا تکا لێکەم وەکو من لە خزمان بێنە وەکو براکان وتی چۆن وتی سیر کە خاڵی خاڵۆژن تیە ناوە مامۆژن تیە ناوە براکە براژن تیە ناوە منیش کە باوکتم دایکتمێناوە ئاوا خزم بێن پەیوەندیەکی تەلەفۆنی ترمان لەگەڵە کاکسامان لە سویدەوە لە یۆتۆبۆری چاو ماجەکەین کاکە سامان گیانم کاتەوە باش ئەم کاتان باش قوربانی دڵە بم تۆ چۆنی بە قوربانت بم ئەحواڵت باشە حیاتنی میوارە بەڕێزەکە دەکەم بەساقت دەستت ماش دەکەم کاکە سامانجان من لە وڵاتی سوید دەژیم لە شاری یۆتۆبۆری باڵیە هەموو کات ئاگام لە بەرنامەکانتان زۆر جوانە چاوت ماش دەکەم ینی شتێک نەماوە لە کوردستانە وتی یۆتۆبۆری خۆشکین ئەم بەرنامە بەڵێ لە یۆتۆبۆری بۆری یا لۆری یۆتۆبۆری یۆتۆبۆری بەڵێ لە یۆتۆبۆری ینی شتێکی جوانە ئێمە لە تاراوگا هەندێک کات خۆمان بەم بەرنامانەوە ینی دائنیشین هیچ نەبێ هەناسەیەکی دووری کە سوکارمان لە بیرە باتەوە بادیەیە دوای ئەوە حەزەکەم بەرنامەکانتان ئەگەر بەرنامێکتان هەبێت لەسەر خۆشەویستی بۆ یەکتر ینی من چەند مانگی پێشەسە لە کوردستان بووم هەستەکەم خۆشەویستی نەماوە بۆ یەکتری لە وڵاتی ناوەڵا نازانم ینی چۆن بۆت باس بکەم ئینتیمای خۆشەویستی بۆ یەکتر برا بۆ برا نەماوە بڕوان پێ بکەم هەمووی دنیا بووە بە ئەمە بە قوربانێت بم من لە کاتان ناگرم زۆر خۆشحاڵ بووم جۆب لە دەنگێ بوو بە ساقەی دڵێت بم دەست خۆشکەریش بۆ بەرنامەکە بۆ کاک جەزا هیوای سەرکەوتنتان بۆ خوازم قوربانم ئەی کاکە جان کاک سامانگیان لەوێ جەوەکە چۆنە دەڵێن سارد و سەرما و بە فردە بارێ و باران وەڵا خاڵە ئێستا حالیان خۆرە بەس چاکەتم لە بەرایە یعنی هەروەکو لای خۆمان وایە چاکەتم لە بەرایە بەخوا باڵیە زۆر ساردا وڵاتێکە دوای هیوادارم هەموو کەس تەندروست باش بێ و ئاگای لە خۆی ئەم نەخۆشیە لێرە خەڵک تۆزێ خۆیە پارێزێت بزانە شوێنێکی قەرباڵخە ناسێت هیوادارم هەموو کوردستان لەم نەخۆشیە شومە بە دوور بێ ئینشاءڵڵا بە قوربانت بم خوا شیفای هەموو لایەک با و هیوادارین ئەم بەڵایشمان لە کۆڵ بێتەوە و ئیشەڵا پشت بە خوای گەورە نەجاتمان بێ کاکە سامانگیان تۆ شتەمە درێژ بی کاتێکی خۆش ئێمەسڵاوم هەیە بۆ برادەری پەیوەندەکەشتی وەرگن قوربانە ئێمە لە میدیا گەڕیانەوە ئەمانەوەیە ڕۆژ بە ڕۆژ هەموو کات و ساتێک بزە و خۆشی بخەینە سەر لێوەکانتان
ئەم رادیۆ و تەلەڤیزۆنە لە خزمەتی هەموو هاوڵاتێکی خۆشەویستایە ئێمە خزمەتکاری هەموو لایەکین ئەوەی پێمان بکرێ کەم تەرخەمی ناکەین درێخی ناکەین لە خزمەتی هەموو لایەکا بین کاک شابازی خۆشەویستمان لەگەڵە کاک شابازەم کاتت باش سڵاو کاک سامانی خۆشەویست قوربانت بم لە کێوە پەیوەندی دەکەی وەڵام منیش لە سویدەوە پەیوەندی باڵیە باڵی هەمووی سویدە وەڵام دەی بەشکو ڕام کێشن بمبان وەڵامجا لە خزمەتین بۆنە بەخێراتنی میوانە بە ئازیزەکە ئاخە من لە تارەیدا دڵم تێکەڵ دێ قەیچێکە بە پاسکی لین ها بە پاسکی لین بە پاسکی وەڵا کەڕێکی گاسواری تاری بووم چوون بۆ تاران کە دابەزیم سەرم گەشتڵی دەخوارەوای دەکرد وەڵی ڕاست دەکەیت ئەی قوربانە بم وەسع چۆنە دەنگ و باس و تەندروستی سپاس وەڵی ئەمە عیبمان نییە و ڕێزمان هەیە بۆتان و من تابعی بەڕامەکەتانەکەین و بەرنمەیەکی زۆر گرنگە بۆ ئێمە خاستە لە دەرەوە کاکە تاراوگا چاوی هەموو لایەک تاماجەکەین ئێمەشەوەی پێمان بکرێ بە قوربانت بم ئەوەی لە توانامان بێ درێخی ناکەین کەم تەرخەمیمانی ئینشەڵڵا حەشێکمان پێ بکرێ ئێمە بەم بێ ئیمکانیەتیە کە نە کەسێ سپۆنسەریمانەکات نە دەعمێکمانەکات نە هاوکاریەکمانەکات بە جوودی کاکە جەزا و ئەم ستافە جوانەی ئێرە کاگوران و کاگرێبازوان شەونخونیەکەن دە خزمەتی ئەو خەڵکە خۆشەویستیا بین شەو ڕۆژمان خستۆتە سەیرێک بۆ خزمەتی هەموو لایەک قوربانێ بم یاخوا لەشتان ساغ بێ و هەر سەرکەوتوو بوون و هەر سەکۆتریژە بن ئینشاءڵڵا و هیواداریش ئینشاءڵڵا کوردستان بەرەو باشتر و بەرەو وەزعێکی چاکتر بڕات بەڕاستی ئەمە زۆر دڵمان لای ئەو کوردستانەیە لای خەڵکی کوردستانە معاشێنە ئیژێ دڵتان لە لامان بێ بە قوربانە بم ئەبێ مشوریشمان خۆ ناگاکتان لێمان بێ بیگەێنن بکاکە بەو سەرۆک وەزیران و شتانە ئەوێ بڵێن بڵە حاڵی کوردستانی عێراق ئاوایە ئەوە تا نانیان کرد شەشی بە هەزار بانزیم بوو بە 850 ئەجا قوڕم بەم لیبانی وەرەقەی کارەبا و ئاو دێتەوە ئای ماڵی چەنی بۆ دێتەوە بەم بێ موچەیەش بەخوا کاک سامان خەتای خەڵکە بەڵێ بەخوا خەتای حکوومەت نییە باشترین حکوومەتمانەیە باشترین حکوومەتمانەیە ئارەوەڵا ئازانی بۆ باڵە ئەی کاکە ئەو خەڵکە هەموو شتێ قبوڵەکە ئێستا من لێرە ئیشەکەم ئەگەر 25 مانگ معاشەکەم بۆ نەنێرن 26 مانگ ئیش ناکەم وەڵا دەستت خۆش بێ ناڕزایی دەرەبڕین بەستۆ کاکە خەڵک 2 ساڵ هەر معاشی وەرنەگرتووە وەڵی بە قوربانە بەم دایرەی وا هەیە بڕواکەی ڕۆژی وای بە ترێلەی پارەی بارەکەن هەمووی پارەی خەڵکە یەکێک بڵێن لە بەڕێبەراتی هاتووتەی سلێمانی ئەم هەموو پارەی وەرەگیرێ ئەمە بۆ ئیجازە و بۆ سەنەوی و بۆ کامێرە و لەسەر جادەی ئۆتۆمبیل ڕاگرە ڕێگۆستێکی 23هزاریان کردووە بە جامەکەتەوە و ئەنجا دایرەن ئێمە زەریبێ ئەمە تاپۆی و دایرەی ئاو دایرەی کارەبایە و بە وەزحەشەوە موچەی خەڵکی نادەن وەڵا وایە کاک سامانجان پورە کابراایکی داما حاجێک کاک دەزا دەڵێ 4 ملیۆنی زەریبەی بۆ هاتۆتەوە خەریب و جەڵدەلیبەت وەڵا ڕاتەکەی ئەرێ وەڵا گیان سامان لێرەوان نییە لێرە سیارە زەڕی بۆ 6 ساڵی جارێک زەڕی بە ئەیکەی بەڵێ وەرەخەکەی بە ناوی کەسێکەوە هەر لە ئینتەرنێت دەینێریت پێویست بەو ژوور و وەڵای مە دەبێتچینە ناو قەرەباڵگەکەی بۆی هەمووی تووشی کرۆ نابن ئای چۆن ئێمە سەرە گیراوە بە قوربانت بم تۆلاناتی بیتەوە بۆ سلێمانی ئێرە خۆ خەڵکیێرەیت و دەزانی وەڵا لە بەرزاکی سەرەوە تاکو و پاڵا سەری گیراوە دایرەی وایە ئەژلێن وەڵا کرۆ ناهەیە تێگەی ئەی تۆ خەڵک توش نابێت لە ناو قەرەباڵگا بە قوربانە بە یعنی بەرنامەکەشی وەکو بەرنامە نییە هیچ نەبێکی مەترێک لە یەک دوور بن بە ڕێگە بە خەڵک نێن بەبێ دەمامە بچێتە ژوورەوە کاکە دەیانە خەڵکەکەی توش بێ بە کوردیەکەی وەڵا بە دڵنیایە وەڵا من بەم ڕۆژگارە خەفەت بەس بۆ خۆڵگا خۆم وەڵا من خەفەتی بۆ دەخۆم بەخوا وڵاتێکی وەکو سوید کاک سامان هیچ داراییکی وای نییە هیچ شتێکی وای نییە بەس داری هەیە بەس دارمان هەیە لێرە ئەو خەڵکەش خۆشەژی و کەس بێ پارە نییە کەس بێ مەعاش نییە هەموو کەس بە خۆشیێژی کاکە سامانجان لێرە ئەوە تا ئەمڕۆ بڕیار دران نان شەشی بکرێ بە 1000 من چاوپێکەوتنم بینی ئی ئەو نانەوخانە بە ڕێزانە بەڕاستی ناحەقیان نییە ئەڵێ ئێمە فەردەی ئارد کە لە حدودەوەیەت گرانەکەوێت لەسەر ئەمان گومرگێکی زۆری خرێتە سەر ئەمانە لە کاکە ئەو فەردە ئاردە بۆ ئێمە دەری ناکات بە زەرەرەکە ئەگەر بۆ منە هەشتی بین بە 1000 بەڵام بە ئەوان گومرگەکانمان لێنەسەنن پارەی گومرگ کەمکەنەوە لە هەنێ ڕسومات و شت هاوکاریان بکەن غازیان بەنێ سوتەمەنیان بنێ ئەوانیش تاکو بتوانن هەشتی بن بە 1000 بەڵام حکوومەتەکە خۆی واکە کاکە بەدەستی خۆی واکە وایە کاک زۆر ڕاست
وڵا بەدڵنیایە و کاک سامانجان وڵی تر بە هەر بڵێن هیوادارین خەڵگە بێ هەستێ خەڵگە بێ هیچ قبول نەگات تەواو ینی بەسە تاکەی ئەم خەڵکە مەشغوڵەکەن هەر دامێ بە مۆزوع بەدەوێ بە شتێکەوانەوە جاخر ئێمە دوو مانگیکە هەڵبژاردنمان لە پێشە جاخۆ خەڵەکە وا بێدەنگ نابێ بە قوربانە دمم تەمەنم 33 ساڵە تەمەنم 33 ساڵە 15 ساڵی لە ئەوروپام هەتا ئێستا ڕۆژێن دەنگم بۆیان نەیەوە بۆشیان نایم والله برا والله ئەمە زۆر بە درێژایی تەمەنم نەچوم بۆ دەنگان ناوەڵە جێگاکەت نەدەزانیە هەر نەچووی وەڵی هەر نەچوم بە حیاتی ئیمانم پێیان نییە من کەسی خۆم هەیە لەوێ کەسی خۆم هەیە ماگانێکی باش وەرەگرێت و تێگەی هیچیش ناکات و تێگەی ئەمە چیە لە 5 ساڵ پێشمەرگە بۆ کاتی خۆی لە برسا چۆ بۆ پێشمەرگە خۆ لەبەر نیشتیمان نەچووە وڵا برا جوانەکەم کاکە سامانجان لە هەرێمی کوردستان بۆیە خەڵک داواکەن کە خەڵک چێ بۆ دەنگان ئەزایم مەبەستەکەمان لە چییە هەر کەسە و ئازادە دەنگ بە حەج لایەنەیەگەیە بەڵام ئێمەمانەیە پێگەمان لە بەغایە کەم نەکاتەوە بەرامبەر بە عەرەب ئەوەیە مشکیلەکەی بەخوا عەرەب زۆر چاکن عەرەب لێمە چاکترێکن کاک سامانجان ئەوە حەقیقەتە ئەزانی بۆ بڕۆ لەوێ نەمەعاش دواکەوێنێ هەموو کەسێک مەعاشی خۆی لە کاتی خۆیان وەرەگرێت هەلو حاجی باشی وەک قوربانت بم کاکە سامانجان گیان بە قوربانت بم وەڵا چۆنم عرض کردی ئاوا ئێمە مشکیلەکەمان بەس ئەوەیە بە قوربان ئەڵێن ئەمانەوێ هیچ نەبێت چەند کورسیەک زیاکەن لە بەغا بۆی بتوانین دیفاع لە خەڵکەکەی خۆمان بکەین مشکیلەکە کاک سامان وەڵی بچین دەنگ بین و دەنگ نەبین هەر یا زۆنی زەرد یا سەوز لە خۆقامی هەر خۆیان دەرەستنەوە نەچی بە دەنگان بەڵێ تر بۆ خۆی داکەیت بەڵێ کاکە تەوتان ماسەکەم عەزێتم خۆشحاڵم جم لە دەنگ قوربانت بم سپاس بۆ پەیوەندیەکە چاوت ماسەکەم بە قوربانت بم وەڵا کاگێ میش دەڵێن لەسەر خەتە کاگێ من گیان ئەوە پاکی کردەوە کاگێ من کاگێ من گیان کاک سامانجان باشی بە قوربانت بە مەحواڵت باشە چاوە ماچەکەم گۆم لە خڕەی میر بێناتەوە چی بوو گیان مایکەکەت بۆ پاکردەوت وەڵی کاک سامانجاری وایە قڕگێشێگەم گرێت ئیترەوە بەڕاستی ئەو کاتە بوو نازانم تۆ لە چۆ جۆلی بووتەکەاتە ناو جۆمەوە قوربانێ بم بوو بورە زۆریشمان ڕاگرتی لەسەر کاک سامانی بەڕێزمان لەگەڵا بوو لە سویدەوە بۆیە قەیچەکە زۆر ئاسایە من ڕێز و حرمەتمێ بۆ تەواوی گوێگور و بیسەری ڕادوی گەڕیان مامەجەزە و هەمویان من دەمێکیشە پەیوەندیم نەکردووە بەڕاستی بەبووی چەند ئیش و کارێکی خۆم و بەجددی بەڵام دەستخۆشی و یەکەم وە سپاس بۆ خۆی گەورە کە ئێستا بینیشتیەوە کە بەهاتی تۆ بەرنامەکە و لەو ماوەشە نەخۆش بووی سپاس بۆ خۆی گەورە کە خۆی گەورە وەڵا کورۆنا خۆی لەسەر لاڕای کورۆنا لێدا بیستم بەڵێ بیستم خۆی گەورە شفات با ئینشاءالله قوربانی چاوت خۆی گەورە شیفای هەموو لایە قوربانێ من کاک سامانجان من ئێستا ئەم بەرنامەیە کە پەیوەندیم کرد بە جددی سەرنجی یەک شت ڕای کێشام ئەگەر وەکو برایەکی قبوڵی کەن من هەمووی هەمیشە کە پەیوەندیەکەم لەوانەیە شتێکی تایبەتی خۆمم هەبێت کە پەیوەندیەکەم لە چاو خەڵکات جیاواز بم بەرنامەکەی جەنابێت بە ناوی هەلو حاجی کە کاک سامانی حاجی عەلی پێشکەشێکە و کەسێکی خۆشەویست و ئەکتەرێکی بە توانای ناو کوردی چاوەکانی ماچەکەم بەڕاستی ئەم جۆرە بەرنامانەی جەنابێت بەرنامێکی تەرفیعیە و بۆ دڵخۆشکردنی خەڵکە بەڕاستی خەڵک ئێستا هەموو میلەتی کورد هەمومان ئەزانین کە چی لە دەرەوە بین یاخود چی لە ناو کوردستانە بین ئەزانین کە بەچی ئەقارێک و بەچی نەهامەتێک هاتیەپەڕین جا ئەم بەرنامانەی کە جەنابێت دای ئەبازێنی یاخود ئەو بیرۆکەیی ڕادوی گەڕیان کە لە ڕێگەی مامجەزا کراوەتەوە بۆ لابردنی خەمی خەڵکە بەڕاستی ناکرێت تۆ 24 سەعاتی خوار لە خەمێک کابژی بەڕاستی ئێستا ئەم کاک سامان کە لە سویدەوە چووە سەر بناقەشێک بەڕای من لە بەرنامەکانی جەنابتان نەڕێگا بە هیچ کەسێک مناقەشە بکە وەکو مناقەشەی حیزبی و ئیتر بەڕاستیەوەی ئیشی ئێمە نییە هەموو خەڵکیش ئەزانێ ئەو سەعاتەی کە بە جەنابت بەخشراوە لەو بەرنامەیە ئەو میوانەیەت زیاتر بێت لە قسەی خۆش و نوکتە و لەبەرەی کە دڵی خەڵک لەو ناڕەحەتیەکە بێنیتە دەرەوانێ ئێمە دڵێکمان بۆ بەرنامە نەخۆشە کە بەڕاستی کە دڵی خەڵک لە ناڕەحەتی بێتە دەرەوانێ کاتی ئەوەیە خەڵک لە 24 ساعتاژی 23 ساعتی لە بیرکردنەوەیە ئەم ساعتە چاوەڕێی کاک سامانە کە چاوەڕێەوە کە دوو قسەی خۆش دوو نەکتەی خۆش دوو لەسەر هاتی خۆش لەبەرەی ناکرێت دایم لە خەمێکا بیت تەنها پێشنیاری من ئەوەیە باسی سیاست و کۆمەڵی حاڵ وەزعی ئەو نەتەوەی نەچێتەوە ئیتر بەردەوام گوێ لە ڕادیۆ خەڵک تاقەتی نامێنە بەڕاستی گوێ لە ڕادیۆگری هەر باسە گوێ لە تەلەڤیزۆنەگری هەر ئەو باسەیە ئەم سەعاتی کە لای کاک سامانە ببەخشێت بە دڵخۆشکردنی
ئەو جۆگرانی کە پەیوەندیەکەن و یاخود بیسەر و جۆگری ڕادیۆی گەڕیانن هیچی کەم نییە ماچەکەم هیواتارم بە دڵێکی گەورە لێم وەرگرت. برا ئازیز و خۆشەویستەکەم وەڵا من بە قسە دەکەم بەسەر چاو بەڵام ئەزانی چۆنە خەڵکیش یعنی معاناتێکی لە دڵیا ئێمە بە شێوەیەکی کۆمیدی و تەنز ئامێز دەریە بڕین یعنی ئەم بەرنامەی هەموو لایەکە خەڵک لەوانەیە داغ لە دڵ بێت یعنی ئیوایە معاناتێکی ناخۆشیێکی بەسەراتووە نابێ یعنی دڵی ئەو خەڵکە زیرکەین لە خۆمان خەڵک ئازادە ئێمە لە خزمەتی هەموو لایەکەین بەڵام خەڵک ڕخنەیەک پێش نیارێشتێکشی هەیە ئەبێ بەدڵێکی فراوانە وەریگرین بیخێنە سەر چاومان ها بەخوای گەورە کاکسەماجان تەمەنێکی 6 ساڵی بێنە مناڵێک 6 ساڵی بێنە لە معاناتی کوردستانتیەکە بەڕاستی یعنی هەتاوەکو بەیانی هەتا بانی تو هاوارکە ئەوە ئەو گوێی کە ئەوان بیاندراوە هەر ئەوەیە مەسەلەی پێشینانێ ئەیاوت هەتاوەکو ئێستا حکوومەتەکەمان باڵق نابێ با منیش نەچمە سەر مۆزوع بەڵام وەکو قەڵە ڕەشیان لاتو بە 40 ساڵێکەش باڵق نابن بەڵام ئیتر هەر وازیان لێبێنی باشترەکەم ئەم سعاتە بۆ دڵخۆشکردنی خەڵک بێ هیچی تر یعنی با خەڵک لەو نەهامەتی بێتە دەڕەوانە بەڕاستی ئێستاتی نۆلای کاکە نەوزاد و جۆ بگرە لە نوکتەی لۆک یاخوا لە شتان ساق بێت و حوتمەی دسمێ بۆ کاگنۆزات تاوەکانی ماچەکەم قوربانێ بم کاک سامان یاخواتە درێژ میسپاس بۆ پەیوەندیەکە و چاوەمادە کاگنۆزاد جاندوو نەتوی لەکی تێفرێت بەسەر ئەو چاوانە ئابم کە سەڵتەیە بیرم کەوت کابرایە تۆپێک قماشی برد بەشی خۆی تۆپێکی زۆر بردی بۆ لای خەیاتێ بە خەیاتەکەوتی جوان گوێ بگرە ئەم قماشەمێ ناوە بۆم بدووری بەس دوای 2 هەفتە نەیەمەوە بڵێ 6 ڕۆژیکە دوای 6 ڕۆژیکە نەیەمەوە بڵێ 4 ڕۆژیکە دوای 4 ڕۆژیکە نەیەمەوە بڵێ 2 ساعتیکە دوای 2 ساعتیکە نەیەمەوە بڵێ وڵایی ئەچم تاوە مزگەوتە بێنە ڕووی بابی ئەو ڕۆژ بێ ئەی دوورێ لای تو هەر نایدورم وڵای یا ڕۆژ قماشەکەشی بل لەگەڵ خۆی نەیدووری بالێ دەت و چاو سەرێ خۆش بێ چاوەکەم سامان جەرم کابرایەک باوکی مردبوو بالێ ضعافیکە خۆی نەیزانی بوو پۆل لە ڕەفیقەکانی زانیان کە ئەم پیاوە باوکی مردووە بوو بە مقۆمقۆیان لە ناویان ناوتیان چی بکەین چۆن خەبەری بینێ بڵێن باوکە مردووە یەکیان هەڵساوتیەوە ئیشی خۆمە بابە هەم خێر و خێراتە هەم حەسەناتە بە شەرەفم برادەرم مردووە وا پێم و تۆ پێکەنی نیاتووە وای زانیوە سەیری بەرسەلۆنە و ڕیال مەدرید دەکا وتیان دەوەڵی خێرتەگاتەوە بەشکم چی بەو سفاتێک کە ئەیڵێت و بەو خیبرەی کە هەتە لە لای خۆت و وجودی خۆ بەشکم چی خەبەرەکەی بێتێکە بڵێ باوکە مردوتی بەسەر چاو وڵاتی بۆ لای کابرای باوک مردوویای لە دەرگا هاتە دەرەوە وتی گوێگرە براکە دنیا بەرز و نزمی هەیە چاڵ و چۆڵی هەیە ناخۆشی خۆشی هەیە کوێر بین ئەگەر ئێمە خۆشیەکانی مادی بێت وتی کریستۆفەر کۆڵم بۆ تەناسی کابرای باوک مردوتی ئەروەڵا بۆ وتی بینی و چی نەکرد ئەم پیاوە بە تەنیا خۆی ڕۆی قاڕی ئەمریکای کەشف کرد ژنیشی نێنە ئاخری چی لێ وتی مردی ڕەحمە لە دایک و باوکو بینی و مرد وتی ژنادی خۆلتە ناسی وتی ئەروەڵا ناوم بیستوتی بە 12 سەربازەوە چی نەکرد لە فەڕەنسا گرتی ئەم سەریە نایبردی چه هەیکەلێکی بوو چ قەد و قامەتێکی بوو چی هاو مرد کابراوتی ئەروەڵا مردی ڕەحمە لە دایک و باوکو دەوتی قوڕم ساق دوو لە ڕووی جەماعەتی باوکی تۆ چکەرێ بوو مرد و تەواو ئاوە خەبەرەکەی سەلامەت بی کاک سامان گیان ڕێزمانەیە بۆ خۆشەویستانەی کە کۆمێنتە نێرن چاوی یەک بە یەکتا ماچەکەین لەبەرەوەی کاکە نەوزان نوکتەی زۆری لەلایە و پەیوەندیەکانیش ئەبێ لە کەم و کورتیمان ببورن ئەگەر نەمانتوانی جوابی کۆمێنتەکانتان بینەوە بە قوربانتان بم لە کەم و کورتیمان ببورن چاوتان ماچ دەکەم ڕێزمەیە بۆ یەک بە یەکتان چاوی هەر هەمووتان ماچ دەکەم نابێ لێمان سویر بنها دەچینەوە لای مەشەدی کاکە ڕێبازیان وایە ئەها سەیریکەن کاکە ڕێباز یەک مەشەدێکی بۆ حازر کردوون بە سەیریکەن مەڕۆ تۆ سەیریکەن بەڵێ بیسەرانی خۆشەویست لە بڕگەی بەرنمەکەمانە بەرنامەی ونبۆکان ئێستاش میوانداری هەردوو بەڕێز کاک معرف و کاک عارف لە ستودیۆی ئامادەن لەگەڵمانە بە ناوی گشت کارمەندان و ڕادیۆکەمانەوە بە خێراتنێکی گەرمیانەکەن یاخوا بەخێر بێن سەر و ئەزانیی من پێشەوەی بێنە سەر ئەم مەوزوعی خۆمان من ویستم قسەی لەسەر ئەو برادەرەی پێش ئێمە ئاخە زۆر دادڕی کرد ئەمە وایە و ئەمە وایە ئەوەی باسی عادالەت بەوە بە عارفی شمول لە ڕاب کە بە هەردووکمان و ئەنهای ئەم خەڵکە وێڵین بە کورە بابە ئەوە کورە ئاخر ئەگەر بڵێم بێمێشکن عیب بە قسەیە بکەم وایە ئەزایی چییە کاکە کابرایەک لە 920 و لە 910 ئەگەر ڕابە دوای عادالەتای نەجوێسا کاکم ئەوێ لەو سوودی ئێوە عادالەت بە قوربانی ڕادیۆی بەجێمەوە بمامەکیان ئەمە بەرنامەی ونبۆکانە شیلانەڵێن بەرنامەیەوە خەڵک زۆر دۆزراوەتەوە کچێ بەشکمە و پیرەمێردەش بدۆزرێتەوە بەخوا ئەو معروفە بە ساقەی بم خەریکە ئەو ناو جەرگەیە بێ بە زوو خاو لە خەفەکە
دەتوز بەبا بزانین چییە حقی خەڵکەمە هێزانی بۆچی ئەو کابرا شاعیرە گەورەیە سەیری کەسۆری وتووە هەر شعرێکی بەسەر عەدالەت هەیە وەڵێ شێوە دەنگی عارف و مارفە ئەزانی عەدالەت ڕەنگ و ڕوخساری چییە بەرگە خۆراکە وەیا دار و درەخت و سەوزیە سێوە هەنجیرەوەیە دارێکە ڕەنگی وەک بیە شێرە یا کورگە یا بازە یا خوتیە ئەڵێ عارف ئەڵێ ئەبێ من لێی بێ خەبەر بمیان لە ئەسڵا هەر نییە یعنی ئەزانیشی ئەم کابرایە ئەمەی بە شتێکی هەر نادیاری ئەمە شعری شاعیرێکی زۆر زۆر گەورەیە ئێمە شتێکی زۆر گەورەترمان لێون بۆ تازە بەڕازی وایە چیتان لێون بۆ ئێوە کاکە چیتان لێ بۆ بیڵە فەرمەوە دڵنیا بە ڕادیۆکەمان ئازادە ئێستا هەموو خەڵک گوێ لێ بەڵێ من بە ناوی خۆم و بە ناوی هەموو اینەوانێ قەوم و کەس و کارەوانێ زۆر سپاسی ڕادیۆکەتانەکەین بەڵێ زۆر سپاسی ڕادیۆکەتانەکەین چونکە ئێوە لێرەوە لەم ڕادیۆوانێ هاتوون دەردەدڵی خەڵک وەرەگرن و ئەیەن بەگوێ ئەم ئاشاماتە و ئەم عالەما ئێمەش ئەمڕۆ لێرا لەگەڵ عارفی براما هاتوین تووشی کارەساتێکی زۆر گەورە بووین ئێمە هەردووکمان باوکمان لێون بووە کاکە جاناوە باوکیش ون دەبێ و دەدۆزرێتەوە و ئەبێ ئەوە هەوڵی بۆ بن بە قوربانتان بم هەر کەسێکتان لێون بوو وەرن لە ڕادیۆکەی خۆمان بانگەوازتان بۆکەم ڕۆژی دەجارتی تێفرێدەم ڕیکلام دەڵێن بانگەواز دەڵێن ئەی چۆن کاکە نەوزادیان ئەوە باوکیان دۆزیەوە وەڵڵای یەک بانگەوازم بۆ کردن شکر بۆ خوا دۆزرایەوە بەڕاستی و درامان چۆن بوو نابێت کاکسان ماڵەکەی معروف ئەگە بە لای خۆشمەوە تاکە درامای کۆمیدی فول کۆمیدی یعنی بڕوا بکە هەموو ڕەمەزانێک کە ئەگەڵە مەمە دەبارەش کرێتەوە تام و چێژی تایبەت ئەوە هەر لەسەر ئەو ونبوونی باوکڵێ مناڵێ لە دایکی ون بوو بۆ لای پۆلیسێوتی کاکاوتی گیان کێوەژنێک بەبێ من نبینی لەم ناواوە بسوڕێتەوە بەبێ من ئەی کاکە نمزاد بینت لەگەڵ شێت و مێتان هەن تۆ بەڵێ بینمەیە لەگەڵ شێتەوە بۆ قسەی جەنابتە ڕۆژە بینی زەلامی کرد لەگەڵ بوو وتی ئەمە تۆزێ عەقلی ناتەوە خوا شیفای بە ئەی بینە چۆنن لەگەڵ یان ئادی چیت هەیە لەگەڵ یان باشم ئایلەیەک دانیشتمون زۆر مستەقەفانە سەیری بەرنامەیەکیانە کرد دوو کەسی زۆر پرۆفیسۆر و خەبیر دەربارەی مرۆڤ قسەیانەکرد لە چەند مەرحەلە پێکاتوە وەکو شیر خواردن و گاوڵکێ و پێگرتن و ئەنجازەواتشتانە شێتل نایانوتی هەمووی درۆیە تەلەڤیزیۆنەکەی کوژانوتیان چیەکەی بابە متابعەتی نەبابە هەمووی درۆیە هەموو مەرحەلەی مرۆڤ سێ مەرحەلەیە وتیان چۆنتی سێ مەرحەلەی وتیان چیە دوو لە ڕیبی سەلان و جەنابتان تی مەرحەلەی یەکەم سەگە مەرحەلەی دووەم گوێ درێژە مرحلەی سێم مەیمونە وتیان بی سەلمێنەوتی ئەی سەلوێنم تی مرحلەی یەکەمیان ئەوەیە کە ئەڵێم سەگە دوو لە ڕووی جەماعەت شەو و ڕۆژ ئەڵێ ژن داوای ژنەکە وتیان ئەو مرحلەی یەکەم ئەی دووەم کە ئەڵی گوێ درێژە تی دووەم کەس نییە ناکەوێتە پرۆسەیە و سەرگیری و مناڵێ بێتەوەمانە عەلاقە بە دوای عەلاقە بە دوای عەلاقەی تر ئەبێ بە حەماڵە ئێنێتەوە کان ئەی مرحلەی سێم تی مرحلەی سێمەوەیە کە ئەبێ بە مەیمون پیرە بێ ئەوە ئەنجانەوە و دار و بەرسواری کۆڵی من بە مەڵێ دانی شەمەکە بە وەڵە دانی شەمەکە ئەوە هەر سێ مرحلەکە بۆی شیکردنەوە بە جوانی یاخواتە مندری سەلامەت بیکاک سامەنجێر حرمەتەیە بڕۆ مەوەسا کابرایەکی سەرخۆش چووە تەعزیەکەوە طبعا هیواتی دووشت بوو یەک یاری تۆپێن دوو خواردنەوە سڵ خۆی کرد بە تەعزیەکە ڕێکت و لای باوک مردووە دانی فول خواردن بووە یەک قەڕابەی خواردو دانیشتی ئەمڕۆ چەنەم ڕۆژێکی خوافووی کە کابرای باوک مردووی دووەمەوتی نا ئیمڕۆ سێمە تیاخ ڕۆژێک مەحساب نەکردوتی بۆ فاوڵ بوو یا ئەفسایت یاخوا بمێنی کاکەنەوە لە کابرایەکیان پرسی وتیان پار بۆ ڤالانتایم چی کرد بۆ خێزانە وتی چیم کرد بابە بردم بۆ ڕۆما تیان ئافرین باریکەڵە ئەیم ساڵ چیەکەی وتیە چمە یێنمەوە تمەز لە ڕۆمان بەجێشت بوو لە پار چمە یێنمەوە ئەڵێ حاجی خانم لە حەجاتەوە بالی لە گومریک ئەمە ئافرەتێکی فارسە با بڵێ لە گومریک کە جانتاکەی گەڕاندوو شوشەویستیان تیابین لە گومرێک گومریک ناو مەتار بەڵێ لە ناو مەتار ئێرانیش قەدەغەیە و شتانەری ئەعدام تەکەن کابرای پازاریای مەناوچاوەتی حاجی خانم خوا بگرێ ئاوە ئەمە چییە تۆ کردوتە چوتە ماڵی خوا مەسە کرد
پیرێژنەکە بە دەنگێکی لەرزەوتی نەوەڵا ڕۆڵە وتی ئەیچی کورەوتی قاچ و قولم نەبوو حەوجار تەوافی کەعبەکەم پیاڵەیە لە مەم کە خواردەوە هەموو سعودی خۆی بە دەوری سەرباز و ڕایەوە پەیوەندیەکی تەلەفۆنی ترمان لەگەڵایە کاک ئەحمەدی دڵ و گوڵ کاک ئەحمەد جانم کاتت بە قوربانت بم باشی براگەورەکە خۆم کاکە سامان کاکیشکور ئەحواڵت باشە قوربانکەم میشەڵڵا خوای گەورە سەلامت بکە ئەو دەردە دووبارە نەگریتەوە لێت بە دوور بێت لە تۆ لە هەموو مسلمانان و لە هەموو کوردێک و هەموو دییان ئامین ئامین ئەجمعین وەڵام جارە بێ بەلامە بڕواکە تاپڕی بیۆنیم والله وای لێکە کاکە بەخێرات میوانەکەم دەکەم یا دووبارە بەخێر بێتەوە عزیزی سەلامەت بی چاوی منی کاک ئەحمەد قوربانێم ڕێز و خۆشەویستم بۆ کاکە ڕێباز و مامە جەزا هەیە لەشتان ساق بە ئینشاءالله بەناوی ئەوانیشەوە ڕێزمانەیە بۆ جەنابێت کاک سامان ئەو شتێکی خۆمە دۆ بگێڕمەوە 2015-2016 لە پەیمانگەی تەکنیکیکۆی دەمکوێن لە قسم داخلی ئەمە خۆشی دەزانی کە لە قسم داخلی بمینێتەوە پێشتر هەست خزمەتت کراوە خواردنت هاتۆتە پێشی و هەموو شتێکت بۆ شۆدراوە یعنی حاضری کە دەچیتە داخلیش نەوعی شتێ والله سال یەکەم ماپەڕێ کرد ساڵی دووەمەوە مەرحەلەیەکەکان هاتنێ مەمونە مەرحەلە دوو والله چوومە خێراتنی قسابیەکانمان گرەوانێ هاتبوون گوتم کاکە پێیان ڕامەگوێرنەوە شتانە گوناحەن وتیان باشە بۆ بە خێراتنیان دەکەن والله چوون لە ژوورێک دانیشتین والله یەک دووچیان هاتن گوتیان کاکە تۆ کاکەی گوتم بۆ گوتیان والله سمێڵ پێ گوتم ئارێ والله کاکەی گوتیان بۆ نایە بکەینە مسلمان گوتم دا چۆنە گوتیان بۆ شەرە دەکەین والله دەمێک بوو باسی ئاینی ئیسلامیان بۆ دەکردمەوە و ئاو هایە و وەرە نوێستەوە گوتم باشە والله تقریبا مانگ و نیوێکمە لە سەرکتابی ئەوان هەموو ڕۆژێک گۆشت و برنج و خواردنیان حاضر دەکرد تەلەفۆنیان بۆ دەکردن مسلمانەکەمەوە نامخۆ والله ماکتەوە بۆ مانگ و نیوێک والله ڕۆژێک گوتم کاکە والله گوناح هەزار پێیان بڵێ گوتم کاکە گەدەن وا دەکەم بەخوا کاکە وەکو ئێوە مسلمانن ئەی بۆ پێت ڕابواتە گوتم والله کاکە من بۆ خێراتون نەهاتم بە خێراتونتان کەم بەس بۆ خۆتان واتە لێگت پێتان ڕابوێت چیتان لێتون کاک ئەحمەد گیان بە قوربانت بم وەسعت چۆنە وەزعتەوە والله الحمد لله نقابة زيادة كاك سامان ايوه باب من باب اريناني لا هولير بچنه امرو گرانه بوله بخوا كاك سامان لهندك شوين داي بهزارة لهندك شوينيش هشتي بهزارة لهندك شوينيش دبلكي بحجاز الله يسوال بهزارة امروش قربونو كرابو يعني لا يوسن شاشي نبو بهزار بخوا امرو قربونو بيان كربو دويني قربونو دوێنێتی سەوەستانەیە داخست بوو کردیانە کردیانە هەشتی بەداخەوە بەڕاستی وەسعێکی زۆر ناخۆشە کاک ئەحمەد وەڵا هەوڵ بن مێڵە لێوە کاکە با سەر نەگرێ بەش لێرە سەر نەگرێ کاکە خەڵکی دەمرێ لە برسا بەخوا تەماتەش بۆ 1950 تەماتە بەڕاست ئەوە تەماتەشمان نەخوارد بە دۆشاوی دەیخۆن بە دۆشاو بەس پەتاتە جارێ پەتاتە زۆرە پەتاتە هەرزانە داتخوا پەتاتێکی حەزیرێتی والله کاکەم حەزلێ نییە بۆ هەرزانە ماڵاو بێڵی قاتی کەتافیە کی خوا تەماتە پەتاتە تەماتە خەیار باینجانان هەموو گران بووە بەڵا کاک ئەحمەد گیان من دەترسم هەواکەش بە قورعان گران بێت لە سەرمان والله جا پێیان دەکڵێ دوو ڕۆژ دەبرن کاکە ساڵانە دەبی پارەی هەوا بدەین بەڵێ ئەرە وەڵاوی دەبێ ساڵانە بیدەین ئیشی دایرێت بۆ دێبدێ ناکەتاک پارەی هەواکەنی بەڵێ خوا چی چاکەوەما بۆ کاک ئەحمەد گیان ئیشەڵا بەش خوای گەورە ڕەحمێ بۆم خەڵکە بکات و ئەمانیش تۆزە بەزەیەکیان بۆ میلەتە بێتەوە و ئەم نەهامەتی و گریانی شتەمان لەسەر لابن ئامین ئینشاءڵڵا دەترسم گیان لە ئێمە بێ بڵێ وەڵای کاکە بیرەوەکەیەکی باشە با هەواکەش کەینە پارە وەڵا دەبێت چاکیکەن چاکی نەکەن ها زەرەر دەکەن کاکەنەوەگەن وایە بەسعەکە دوایی خراپ دەقەومێ ئینشاءڵڵا بەدڵی میلەت بێت ئیشەڵڵا ناوانیش دڵیان باش دەبێت نانە دەستڵیان باش دەبێت قوربانە بم کاک ئەحمەد گیان سوپاس بۆ پەیوەندیەکە و چاوی منی عەزیزی ئێمەی قوربانە بم بەڕێزی کاکە ڕێباجیان وتت چ ئەوەی ماڵەکەی معروفی بەڵێتی فرێدا فەرمون
ڕاستی ئێمە خەریکە دڵمان ئیسیفراقەکە خەریکە شێ دەبین بەسە مردومە کاکە ئەرێ نابێ بڵێم نابێ بزانم کاکە بە خاتری خۆ من رادیۆی خەڵک گوێی لەمانە برایەوە ئەو چۆن ئاوا قساکە لە باشە بەساقۆ خۆ توش بێ لە قسە بکەین فەرموو کاکە گیان ئێمە باوکمان ون بووە ئەنجا باوکم لای من بوو بەسەرەیە باوتان کردو بەسەرە بەسەرەیە مەسەل لە شەشەوە بۆ هەر لای منە لە هەشتەوە بۆ دە لای بڵین ئەمە ئەمە بەخواکە ئەرەوانێ وەست بە تابی مۆلیدە تا بۆ باوتان کردووە مۆلیدەنی ئەزانیشی بەسەری تۆ شەوێکیان ئەبوایە دوانزە بۆ دوو لای ئەم وایە سەعات دوو هێناوێتەوە بەرە ئەو دەرگای ناوەختە ئەزانی غەڵەتە ناوەختە قەچۆقی دانی وەم زای دراوسەکان ئەڵێ ئاو هاتوێتەوە کە دەرگاکەم وە سەیرەکەم باوکمە لە قوڕنیشی ئاوا لە قوڕنیشی خەڵک گوێ لێمانە خەڵک گوێ لێمانە کورە ڕۆڵە ئەدەبێت یا بکاکە یەکشتە با پێ بڵێم ئەمە زمانی زۆر گەرمە ئەمە ئەوە حیاشی بردین و لێرا بڕۆ بەخێرا کاکە جان لەخوا بەزیابێ ئێمە خۆ نین ینی دەسە پاچە نین و هەشمانە و باوکم لەبەر ئەوەی ئێمە هەردووکمان خۆشێ و بە تایبەتی منی خۆشەوێ بۆ ئەوەی دڵمان لە خۆمان دانەمێنێ بەعزە شەوێک لە لای ئەوە بەعزە شەوێکیە بۆ لای من ئەتە دوو سەعات لای من بێتاقە دەبێ ئەچێ بۆ لای ئەمە ئاوای لێکردووە ئەمە هەروە حیابەرەیە ئەمە لە ژیانیان باوکم ئەسڵەن ئەمە نەسی قەی پێ نەبوو بە قەدەق نەجگەرێ درۆمەکە تۆ درۆکە بۆ تۆ کاکە گیان دوێنێ من هێواشی بە هێواشی بە قوربانم ئەخ باشە ئەخە تو دەهری دەکەن کە هاوارکەی کاکە ئاها گوێ بگرە دوێنێ من باوکم لە لای من بەڵێ بازانین باوکی لای لێ مەزوم لە چۆن لێ مەزوم کاکە گیان من هیلاکم من داماوم خۆ دەزانی مێشکم هیلاکم یا ڕەبی ئەو لە شەو ساک بێ بە قوربان تۆ ناوی خزمەتی من سامانم کاکە سامان بە قوربانێ بە تۆ نازانی من بە ڕۆژ خەریکی چیم زۆر چیەکەی کاکە ئیش و کارێت چییە بەچیەوە مەشغوڵی کاکە گیان من بەهینەوە خەریکم مەشروعی ئەم هینەوە ئەمەی ئەم شوێنە ئینی بڵێ نی شەڕە کەڵەشێ بەڵێ معمەلی هینی دیگڕۆمی هەیە چەنە بازی مەقە دیگڕۆ بگرە باوکم بردوێتەوە بۆ مالی خۆ ئەم کەڵەشێرە بەزی ئاکە کەڵەشێرەکەم بەزی ئاخر کە تۆ کەڵەشێرەکە ببەزێ وەکو وایە بە دەکەس هەر بۆ شخصیەتی ناخۆش ئاخر شەڕە کەڵەشێر بەزین بەڕاستی کارەساتە باوکم چەند جاری وتی ڕۆڵە ئەمە گوناحە ئەمە نان لەسەر باشە من نارم خۆ هەڵمێرە ناو قسەی منەوە با من قسەکەمەوە بازانین کەڵەشێرەکەی بەزی دوایەوە چی ڕوویە ئەی واز بێنە لەسەر خوێنی بێزمان تێگەی بێزمان تۆ بەی بەنای ئەمە بۆ قەپات ناخێ برادێ خۆی ڕاستە خۆی ناتوانم چی پێڵێن ئەوە ناوبەر ئەو ناوبڕەمان بۆ قەپات بۆ دەمی ناتوانم حەدە چییە خەڵک گوێ لێمان باشە خەڵک گوێ لێمان نەبێت سەخانی شەڵم کاک ڕێبازم ناوبڕەمان بۆ بکە کەڵەشێرم بردوێتەوە ماڵە کەڵەشێرە بەزیوە بێرانی بۆ سەر بڕیوە ئەو سەرگوڵە داماوە بۆی سوی کردوێتەوە وەکو دەنوکی کەو وەکو دەنوکی کەو بۆ ماخسۆ دەسە بنێت ئینەی خواردوە خەوی دەکە دۆ بڵێم چی بەیانی چووە بۆ مەعاش ڕەگە ڕێباجیان چۆن بوو بەلاتەوە زۆر خۆش بوو دەستان خۆش بگاکسان بەس ئەوە نوکتەیەکی زۆر خۆشی ئەبێ کوڕ چۆن بێ لەگە باوکە بە قسەین وەسیەتەکانی باوکی بکە وایە کابرای نەخۆش بوو لە خەسەخانە دوو کوڕەکەی بەدیادون ئەگریان چۆ گریانەی باوکە یا جێوانێڵی باوکە وتی نەڕۆڵە گیان دوای منی شەڵار خوا گەورەیە ژیان هەر بەردەوامە ئەزانی چی کە بە کوڕیەکەمەگی چی وتی وەڵی بۆم دانایی لە توی مەلیکەوە هەتا ئەچێتە ئەبلاغ بۆ تۆ ڕۆڵە ئەکلە و سەروەتە بە دووەمیانی وتی خۆش دەزانی وەڵی لە هەواری شارەوە تا ئەچێتە کورساتویەتەوە بۆ منتیقی سابونکەران بۆ تۆ پەرەساری گوێی لەمایە بێ لە کورەمانە زۆر دەوڵم بۆ نەچون شویان پێ بکەم یەت باوکیان ئەمری خواکان لەو دقەیە یا دەستەکان بەگریانەوە لە کاکە مەگری تۆ زانیت سەروەتێکی بۆ بەجێهێشتون لەکوێوە هەتا بۆ کێو لەکوێوە تا بووکە وەڵی هیچ کە سەروەتی ئاوای نییە ماڵتان بێ حەبوون بیخۆن کۆڵی خواردنیی دادەگیان قورکە بەسەرمانە ئێمە باوکمان غاز فرۆشە ئەڵێ ڕۆڵە گەرغاستان فرۆش لەو منتیقانە هاواری بە قوربان خۆ نەبێت دەوڵە من بێ باوکمان غاز فرۆشە یاخواتە من شتیتە چی لایە شتیتر کابرای تووشی قەلەقی ببووم باڵێ چوو بۆ لای دکتۆرتی دکتۆر زۆر قەلەکم وتی دەرمانێ حەبێشتی چی ناوی عزیزەکەم چوتەوە بۆ ماڵەوەی شەو پەنجەرەکانتان بکەرەوە بە ئیسراحەت بخەوە بەیانی قەلەقەکە و نامێنێ وەڵا کابرا شەو چوو خەوت و پەنجەرەی کردەوە و بەیانی ئەسا لە خەوت چوو بۆ لای دکتۆر تیا بۆم باسکە قەلەقی و ماوەتی دکتۆرگیان قەلەقەکەم ڕۆی تەلەڤیزیۆنەکەمان ڕۆی سەلاجەکەمان ڕۆی تومەس ماڵەکەیان تاڵان کردبوو کە پەنجەرەکەی کردبووە هیچی بۆ نەمابوو
یاخواتە بەدرێ سلامەتی کاک سامەنجەر حرمەتێ بەڕێزی ئەو کاتەش بەس نۆشی گیانە بێت ئەو کاتەشە برادەرە باسی گومریک و سەرانە و باز و شتی وای کرد برادەرێک وتی ئەمەنە گومریک زۆر بووە جارێکا پێشەوتی ئەمەنە گرانی بووە لە بشار لە وڵاتی خۆمانە ئەوان ئانیسە نمونونەکەی نان بووە 6,000 وتی ئەمەنە گرانی زۆر بوتی برادەرێکم چووە خەڵوزی کڕیوە بە 2750 ملیشکی کڕیەوە بە 3 ئەڵە تیاماوم لە پێشا کامیان بخۆم خەڵوزەکە یا مریشکەکە ئەجا باج و گومریک و سەلانەش ئەمەنە زۆر بووە لە کابراایان پرسی وتیان پارەی کارەبا و ئاوەکە و چۆن ئەی وتی چۆن ئەیە دراوسەیەکمانەیە نەخوێنەوارە هیچمەی کەم بەشە فلستەی سیارەکەیەوە زانێ غەرامەی ملوورەوە سێ پارەکەیە یاخواتە من درێژ سەلامەتی سامان چیتر کوردێکی خۆمان وەختی خۆی لە هەشتاکانە لە بەغا باوەشیان یەفرۆست باوەشیان هەبوو لە داری ئەمە حەسیرەکان باڵێ هەر هاوارێ کرد وەرە بۆ باوەشیان وەرە بۆ باوەشیان بە زەمانەتی 1 ساڵ باڵیە بە ڕوبعێ باڵی ئەڵا کابراایکی عەرەباوتی باوەشیان بە ڕوبعێ جاوەڵایی کڕم هینێکی هەیە زمانی ساڵێکیە بۆ نەیکڕم باوەشیانی کڕی تەمعەندار کە تەڕکرد ئەی نەبێت نەرمە بێتەوە هەموو جۆلە دارێەوە بردیەوە ماڵە خسێ ناو تەشتێکی ئەو تا خسێ ناو تەشتە ئەوکە هەموو باوەشیانەکە هەڵوەشایەوە هیچی بەسەری چەوە دەخوسی بەدەستەوە هاو بە لای کابرای کوردەوتی هەتی و ئەمە باوەشێن بوویا بە من ئەمە باوەشێن بوویا من نەو زمانەتی ساڵێکی بەنیو سەعاتی دیا وتی کاکە چۆن باوەشێنە پێکوتی چۆنی ناوێ کاکە گرتن و باوەشێن وتی نە ئەزیزەکەم وان نابێتی چۆن تێ وایە باوەشێنەکە ڕاگرتە سەرێ بلەقانایە یاخواتە من درێژ سلامەتی خاڵی ئەگەر نوکتەی ترمان ماوە هەیە تێڵکێش مەکتەبی مەحلوبی بوو هەمووی پیرێژن بوو مامۆسا بە یەکیانوتی هەڵسە بە ساقە بم دایک گیان یەک و یەک چەنەکە وتی مامەسا نازانم وتی یەک لەگەڵ یەکە چەنەکە وتی نازانم مامۆسا وتی پورەی گیان مێردەکە و ئیشی چی وتی وەڵا بەقاڵە وتی بەقاڵە باشە کیلۆیە تەماتە و کیلۆیە سێوە کاتەن چین مامۆسا کاتە 2 کیلۆتی ئافریم یەک و یەکەشەر عینیەوەیە دووەم تۆ سەپورە ڕەحمانسا سەر پێ وتی یەک و یەک چەنەکە وتی مامۆسا نازانم وتی سەوس و عالەم لەو کردووە چۆن نازانم بەخوا نازانم مامۆسا وتی دایکگیان مێردەکە ئیشی چییە تی وەڵا خاڵیگیان عەفو مامۆسایگیان کەباب چییە تی باشە یەک شیش و یەک شیشە کاتە چەند تی مامۆسا کاتە 9 نەفەر نەیوتە کاتە دوان وتی کاتە 9 نەفەر کەبابەکە سەلامەتی خاڵێکی حرمەتی هەیە هەر لەسەر ئەوەش ئەڵێ مامۆسایەک تەلەبەیە زۆر تەمەڵ بوو باڵی هەڵیسانە سەر پێ ناوی ئەحابوتی ئەحاجیان هەڵسە وەڵی گیرم خواردووە لە بیرکاریا بەدەستی تۆ نمونە و بوێنمە لە دەیاتا بوو وتی دادە سەیزایە هەیە هەم ماڵیان لەم دوو مەکتەبەکەی خۆمانە وتی ئێ مامۆساوە گوێی گرتە بوو تی دایە سەیزایە بۆ تێنمۆیسە من پێم وتی 1 چەندەکە تۆ نازانی پێم بڵێ ڕۆڵی گیان خۆ 20 نیشەکە ئەیسەلێتە پرسیم 1 چەندەکاتی ماسا نازانم ئەی خوش کووە دەست وتی کاکەی گیان ئەها نمونە بوێنمەوە دایە سەیزایە هەل لەم دوو گەڕێکی خۆمان پشتی مەکتەبەکە ئەم دایە سەیزایە 19 دانە جوجەڵە و مریشکێکی هەیە وتی وتی لێدەرکردنە ئەگەر پشیلەیەک بێت یەکێ لەو جوجەڵانە بخوا چەند ئەمێنێتەوە تی مامۆساوە تازە پێی فێر بووە بەخوا ئەشدا یەسووتێنە یەک جوجەڵی بۆ نامێنێتەوە با بچینە لای ڕێکلامێکی ئاوی سلێمانی و ئەنجامۆ خزمەتێک لە خزمەتتان کاک سامەنجێ فەرموو کاکە ڕێباز کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەرشابوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ئەها بەدڵتان بوو ئێمە ڕیکلام ئاوای دەکەین بە قوربانتان بم جا بۆیە هەر کەسێک هەر بە ڕێزێک هەر خۆشەویستێک ئەوێ سپۆنسەری بەرنامەکانمان کات لە میدیاگەڕیان یاخود بیۆ ڕیکلامی بۆ بکەین ئێمە لە خزمەتان ئابین بە شێوەیەکی ئاوا جوان پرۆفیشناڵانە کوالێتی بەرز بە نرخێکی گونجاویش کاکە نەوزاگیان لە خزمەتام کاک سامەنجیان کابرای لە شوێنێکی تاریکا وەسا بوو بەڵێ هەوایەکی ناخۆش سارد قەبرسانە لەو بەر تاریک زۆر لە دوورەوە ئاوا سەیری کردوات تۆ تایەکی فەلاحیەت زۆر ترسا هەموو گیانە لەرزی
نزیک بووە لی سەیری کرد کەسیتیانە نەسایق نەیت هێواش دەرگای کردەوە و سوار سیارەکە بوو ئاوا سوکانی سڕان لۆفێ بوو خۆی کرد بە ئاوادانیەکە بالی چوە ئاوادانیەک دانیشت و خۆی کرد بە چاخانەیەکە خەڵکیی زۆر لێبوتانەوە چیت مەپرسن ئەوەی من بینیم یاخوا کەس نەیبینێ وتیان چی و بینیوتی مەپرسن خاتە دەقی پێ نەچوو دوان خۆیان کرد بە چاخانەکە ئەکەی هەڵسم بەڵێ دوان خۆیان کرد بە چاخانەکەی کەن دەستی قسەکەلەکەی وتی هاتی و کەری وتی وتی هامەتی وەحیزە نەبوو ئێمە پاڵوانە بە تۆ تاکەەوە لە بۆشا بۆ سەرکەوتو لێی خوڕیت و مەسۆ تاکە لە بۆشا بوو ئەمە پاڵیان پێوە ناوە کابراچوە لێی خوڕیوە یاخواتە مندریان لە وەختی خۆی شاقەدیمی ئەم نوکتەشێ بە هەر پێشکەشکەم بە جەناب تو بە کابرای لە دێکەوە چ بۆ دێکی کە زۆری تینو بوو لە حەد بە دەرتینوی بووی یای لە دەرگای ماڵێ مناڵێکی 9 ساڵان ناتە دەرەوە جا کاک سامان عادەتەن مناڵ درۆ ناکەن مەگەر خۆمان فێریان بکەین خۆمان ئاوێنەی مناڵین ئینا بە پەروەردەیەکی جوان ئەو مناڵە زۆر جوان دەرەجێت ئێستا لە خارج بڕوان پێ بکە 5 کەسی وەکو من چاری دەرەقەتی مناڵێکی بەریتانی نایەت لە هەموو شتێکە ینی ماشەڵا پرۆفیسۆرێکە بۆ چونکە پەروەردەکەی جوانە وڵایە لە دەرگای ماڵێک کچێکی 9 ساڵان دەرێتی فەرمو خاڵی جانتی خاڵە لە دەورە گەڕێ خەریکم کوێرە بم لە تینۆ تیوەی بەسەر چاو وڵاتچوو یەک قەپ ماساوی ئەوەنەی بۆیە نا بەفری تیا بوو دۆیەکی زۆر خۆش کابرا نای بەسەرەوە ئاواسمێڵی سڕیتی ئەکخوا خێرێ بنووسێ و جەزات باتەوە ئەوە باشە حەج ڕێبوارێ لێرەوە بڕوە ئێوە لە جێ ئاو دوی ئێنێ تینەوەڵا خاڵی گیان دوێنێ شەوپون و خاڵۆژنم مەشکەیان نەژەن لەو کاتا کردن ناو قابلەمەوە سیسرکێک و مشکێکی تێکە و کەس نەیخوامیشیان بۆتەوە ئەڵە کابرا و ڕەبوو کە قاپەکە یا بە دیوارەکە جا کاسەکە ئەڵێ قاپە گڵەکان هەبوو زوو سوورەکرایەوە کاسەی گڵین طبعاً زوو ئەشکا ئەڵێ حتا هێزی تێبوویای بە دیوارەکە قاپەکە شکا کە دۆکەی تیا خواردە ئەڵێ مناڵەکە گۆشەی دگاکەی کردەوەتی دایەوتی تیوەڵاو پیاوە قاپەی شکان واسەگەکە تریتی تیا خواردە تریمانی نەما کابرا یاخواتە من درێژ کاک سامانجیان بەڕێزانێ بم ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە ڕۆین لە خزمەت کەشمان ماوە بەرنامەکانی کە ئیشەڵا بەرنامەیەکی کاکە ڕێباجیان ئەمێ کۆتایی بە بەرنامەکە بێنم کاتمان درەنگ کرد سپاس بۆ ئەو کاتێک کە بە ئێمەتان بەخشی خۆشەویستان ئێوە دڵی ئێمەن ئەم ڕادیۆی لە خزمەتی هەموو لایەکە چاوی هەر هەمووتان ماجەکەین داوا لەو خۆشەویستان ناکەین ئەگەر بیانەوێ سپۆنسەری بەرنامەکانی ڕادیۆی میلی گەڕیان بکەن یاخود بیانەوێ ڕیکلام بکەن لێرە ئێمە لە خزمەتیان نابین بە شێوەیەکی نرخێکی گونجاو بە شێوەیەکی جوان و پرۆفیشناڵانە لە خزمەتیان نابین سپاس بۆ ئاوی سلێمانی سپاس بۆ ئایچوو کە ئەمانە هاوکاری ڕادیۆی میلی گەڕیانن بەڕاستی جێگای دەستخۆشین بۆ ئێمە ئەوان چکم هەموو شەوەیەک هاوکارمانە ئاوی سلێمانی هەموو هەفتەیەک ئاو بۆ ڕادیۆکەمان دابی نەکات سپاسیانەکەین یەخوا خوایان نمونیان هەر زۆر بێت ئایچووش کە ئەوان بە هەموو شێوەیەک هاوکاری ڕادیۆکەمانن بە دابینکردنی هێڵی ئینتەرنێت چاویان ماجەکەین دەست و چاویان خۆش بێت سپاس بۆ ئەو بەڕێز و خۆشەویستانەی کە کۆمنتیان نردووە نەماتوانی کۆمنتەکانیان خوێنینەوە لە کەم و کورتیمان ببورن مەمنونی هەموو لایەکتانم چاوی هەمووتان ماجەکەم سپاس بۆ خۆشەویستانی کە پەیوەندیان کرد سپاس بۆ کاک ڕێباز لە بەشی کۆنتترۆل بۆ کاک بورهانی وێنەگر چای ماجەکەم ماندوو لەگەڵمانە سپاس بۆ ئەو بەڕێزانەی لە ستودیۆ لە عفو لە بەشی کۆنتترۆل کە پەیوەندیەکانی شان بۆرگتی چاوی ئەماجەکەم دەست و چای کاک جەزای خۆشەویست خۆش بێت سپاس بۆ هەموو لایەکتان خی گەورە هەموو لایەک لەم بەڵاو موسیبەت و ناخۆشیە بە دوور کات خی گەورە ڕەحم بە هەموو نەخۆشەکان مام کات خی گەورە شیفای هەموو لایەک بات ئەگەر تەمەەن باقی بێت و بێمەوە خزمەتان هەفتەی داهاتوو ئیشەڵڵا هەموو شەمەیەک کاژمێر 3 بۆ 4 دێمەوە خزمەتی ئێوەی خۆشەویست خی گەورە هەموو لایەک بپارێزێت و هەمیشە هەر تەندروست باش بن و خۆتان لەگەڵ جمينو لركب ملاوي بينم جمينو يسر كم ديني عبو الجندي مسردينو يسر كم ديني جبر جندي مسردينو فازقب بدرزي تلو تنكا فازقب بدرزي تلو تنكا دايما فاسوا كاكا تبارجا سينا ممكا دايما فاسوا See
25 دوی